بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەیە ئەمڕۆدا باز لە مەراسمی بە خاکسپاردنی عەلی خامنەئی ڕابەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران و داهاتووی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ڕێخستنی و مەراسیمێ گەورەیە کە لە 4 مانگەوە دەستی پێکردو بۆەوە خاکسپاردنی تاوەکو 9 مانگ بەردەوام دەبێت چ پەیامێکی تێدایە و بۆچی تەرمەکەی دەهێنرێتە عێراق بۆ دەچێتە نەجەف و کەربەلا، ئەمیش چ پەیامێکی ئاینی سیاسی تێدایە. اینجا خۆناغی دوای خامنەئی ئێران چی بەسەردە یاخود ئێستا کێن ئەوانەی کە لە ئێران بڕیار بەرزتن، پەیوەندیەکانی ئێران، استراتێژی کارکردنی داهاتووی ئێران چۆن دەبێت، دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لە خۆناغی داهاتوو بەکوێ دەگەن. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان شەمێرانی نووسەر و توێژەر قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر بەر لەوەی بچین سەر مەراسیمی بە خاکسپاردنی عەلی خامنەئی، ئەگەر قسە لەسەر کەمێک لێکەوتەی ژیانی یاخود ئەو کاتێک کە ئەو لە 1970ەوە تاوەکو 2026 ڕابەری باڵای ئێران بووە، جیاواز بوو لەو خۆناغی کە ئیمام خومەینی بڵێن ڕابەری ئێران بووە، سەردەمی عەلی خامنەئی سەردەمێکی جیاواز بوو بۆ ئێران؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەو ئێرانێکەوە ئێستا هەیە، ئەم ئێرانە من ئەتوانی هەموو کەسێک ئەتوانێت بە ئاشکرا بڵێ ئێرانێکەکەوە عەقڵیەت و دید و بۆچوونی عەلی خامنەئی دایڕشتووە. واتە ئەو ئێرانێکەوە ئێستا هەیە ئێرانی سەرەتای شۆڕش و هەشتاکانی ڕابردوو نییە. بەتایبەت لە ڕابردوو لە هەشتاکانە ئەو کاتێکەوە خومەینی بۆ خۆی مابوو وەک دامەزرێنەری ئەو دەوڵەتەی ئێرانیکەوە ئێستا هەیە، ئەو کاتە جەنگێک لە نێوان ئێران و عێراقا هەبوو کەواتە ئێران بارودۆخێکی زۆر ئاسایی و قورس و ناڕەحەتی تێپەڕان لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بەهۆی ئەو جەنگێکەوە بەرامبەری کرا لەلایەن عێراقەوە. بەڵام هەر لەو کاتە ململانەی دوو هێڵ هەبووە لە ناو ئێرانە، هێڵێک کەەوە هەستی ویستویەتی زیاتر جەماوەریانەی مەدەنیانەی لەسەرخۆ کراوە بە ڕووی جیهانە مامەڵە بکە، هێڵێکیش هەبوو هێڵی شۆڕش. ئەوەی کەەوە ئێستا هەیە سەرکەوتنی هێڵی شۆڕشە بەسەر هێڵەکەی ترە. هەر لەو کاتە ئەو ململانەیە بووە عەلی خامنەئی ئەو کاتە لەگەڵ پاسداران کەوا موحسین ڕەزایی هەر لە هەشتاکانە ئەو بەرپرسی سوپای پاسدارانی ئێران بوو، هێڵێکیان دروست کردبوو، ئەو هێڵێکەوە ئێستا حاکمە لە ئێرانە. واتە ئەوەی کەوا ئێستا هەیە بنچینەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتێکەوە بووە. لە پاشەوەی کەوا ڕابەری ئێرانی یەکەم ڕابەری یەکەمی ئێران وەفاتی کرد، عەلی خامنەئی دەستی کردووە بە جێگیرکردن و چەسپاندنی ئەو هێڵەی کەوا هەیەتی بۆ ئەوەی کەوا زیاتر بەهێزی بکە لە دەسەڵاتی ئێران. ئەمە یەک دوو بە دەستگاییکردنی ئێران، بە دەستگاییکردنی دەوڵەت بەواتای ئەوەی کە لە ڕۆحێکی شۆڕشگێڕی و چەکداریەوە بیگوازێتەوە بۆ ئەوەی کەوا ئەم ڕژێمە تەنها پشت بە هێزی چەکداری یان خڕۆشاوی جەماوەری و دین نەبەستێ، بەڵکو دەوڵەتەکە بپارێزێ بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی دەستگایی بۆیە تەمەشاکەی کۆمەڵێ دەستگا دانراون لە ئێرانە. کۆمەڵێ دەستگایەکەن هیچ کەسێک ناتوانێت ئێستا بڵێ من فەرمانڕەوایی ئێران ئەەکەم مرشید نەبێت. هەموو دەسەڵاتەکان جزئین بەشێکیان بەدەستە، دەسەڵاتەکان بە شێوەیەک دابش کراوە، هیچ دەستگایەک لە ئێرانە ناتوانێت بەبێ ئەویتر بڕیار بدات و هیچ دەستگایەکیش ناتوانرێت کەنار بخرێ و هیچ دەستگایەکیش ناتوانێت هیچ شتێکێک لای بکاتەوە. لەبەرەوە تەماشا بکەیت لە جەنگی ئەم ساڵە کاتێکەوە ئەوەی بەسەر ئێرانە هات ئێران جوڵەیەکی ئەوتۆی نەکرد، یعنی ئەوەی کەوا چاوەڕوان ئەکران نەهەژا ئێران باژێت و بڕوخێت، هیچ شتێک دامەزراوە چڕ و پڕانەی کەوا ئێستا هەیە ورد و هەموو بابەتەکە ورد کراوەتەوە. ئەوەی لە ئێرانە هەیە ئەو جۆرە دەستگایان ئەو جۆرە ڕژێمە نمونی نییە، یعنی دروستکراوی پێداویستی ئێرانە بەو دید و بۆچوونەی کەوا عەلی خامنەئی هەی بووە بۆ دروستکردنی دەوڵەت و بۆ بنیادنانی و بۆ ئەوەی کەوا ئەوان لە سریای شۆڕشیان کردووە لە ساڵی 1970 بەو شێوەی ئەو لی تێئەگا، نەک بەو شێوەی سەرانی تری شۆڕش لێ تێئەگەیشتن وەک ئەوانەی کەوا پێشووتر هەبوون یان هەندێک لەو سەرکردە سیاسی ئێرانیانەی کەوا هەتا ئێستا لە دەسەڵات. باش بەس مەوسا لە سەردەمی عەلی خامنەئی بوو کە ئێران بۆ هێزێکی بڵین هەرێمایەتی دروستکردنیەوەی کە ناو دەبرێت بەرەی مقاومە یاخود مێژوەکەی کۆنترە یاخود پرسی ئەتۆم و موشێکی بالیستی و ئەوان لە سەردەمی و بڵین پەرەی پێدرا ئەتۆمی ئەگەڕێتەوە بۆ پێش شۆڕشی ئێران
دامەزراندنی پیتاندنی یۆرانیۆم کۆمپانیەکانی پیتاندنی یۆرانیۆم ئەوە ئەگەڕێتەوە یان کارگەکانی پیتاندنی یۆرانیۆم ئەگەڕێتەوە بۆ سەردەمی شا هەر لەو کاتەوە کاتێکەوە پاکستان هەبوو هەندستان هەبوو شاش بڕیاری داکەوە هەنگاوێ بنێ بۆ ئەوەی تەنانەت قسەیەکی وای کردبوو وتبووی ئەگەر دەوڵەتە بچووکەکان بەو شێوەیە هەنگاو ئەنێن ئەبێ ئێمە زیاتر هەنگاو بنێن و پێشی ئەوان بینەوە ئەمەی کەوا ئێران کردی ینی کارگەی یەکەمی ئەگەڕێتەوە بۆ دروستکردنی سەردەمی شا ئێران لەسەر ئەوە دەستیان کرد بە پەرەپێدان بەنسبەت موشک و ئەم جۆرە حاڵەتانەوە بەری مەقام و هەناردەی شۆڕش و بەڵێ مەسئلەی ئەوەی پێوترێ ئەوان ناوێ لێ ئەنێن بەرگری پیرۆز یان هێڵی پێشەوە مەبەستیان دەرەوەی جوگرافیای ئێرانە دەرەوەی سنوورەکانی ئێران بۆ ئەوەی کەوا ئەو دژمنانەی ئێران هەن لە ناوچەکە بە تایبەت ئەمریکا و ئیسرائیل کەوا پەلی خۆیانیان کێشاوە لە زۆر شوێنەکانە هێزی سەربازیان هەیە و بێگومان کاتێکیشکەوە دەوڵەتێک لەگەڵ دەوڵەتێکە پەیوەندی خراپ بوو پاشان دەوڵەتی بەرامبەر بن کە سەربازەکانی خۆی هێنا سەر سنوورەکانی ئەو ژەوڵ ئەدا بچێتە هەمان ئەو شوێنێکەوە ئەوی لێە لەسەر ئەو بیرۆکەی ئێستا ئێرانەکان کاتێک قسان لەگەڵاکەی ئەڵێ بۆچی تۆوات کردووە لە وڵاتانی کەوا هەند بەم شکلی ئەوەی جەنابەت ئەڵێ بەرەی مقاومە حەماسی لێ دەرکەوی و فەڵەستین ئەڵێت لەبەر ئەوەی کەوا سەربازانی ئەمریکی هاتوونەتە سەر سنوورەکانی من لەبەر ئەوە ئەبێ منیش بڕۆمە ئەو شوێنێکەوە ئەوانی لێن نابێت چاوەڕێ بکەم کەوا تا دێنە ناو وڵاتەکەم و لێم ئەدەن و هێرشم بۆواکەن تەنانەت فەیلەقی قودس کەوا کاروباری لە ناو ئێرانە نییە لە دەرەوەی ئێرانە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ئەوەوە هەیە ئەوەی پێ ئەوترێت بەرەی مقاومە ئەویان دروست کردووە بۆ ئەوە بێجگە لە ئەوە بۆەوەی هێزێکی هەرێمایەتی شیعەگەراییش لە ناوچەکە دروست بکرێتەوە تا هەم ڕەهەندی بەرەی مقاومەوەی بەرەی بەرهەستکار و هێڵی پێشەوەی بەرگریکردن و بەرەنگاریکردنی هەیە لە دەرەوەی جوگرافیای ئێران و هەم پەیوەندی بە دروستکردنی هەرێمێکی تایفەگەرایی شیعەگەرایی هەیە لە ناوچەکە با مەسئلەی ساڵوخی بالیستی ئەو ئەگەڕێتەوە بۆ ساڵی هەشتاکان ئەو کاتێکەوە ئێران گەماروی سەربازی درابوو هەر لەو کاتەدا بڕیاری داکەوە ئاعتیماد لەسەر خۆی بکەوە هەوڵ بداکەوە خۆی چەک بۆ خۆی دروست بکە و خۆی بەرگری لە خۆی بکە چونکە لەو کاتەوە ئێستش دەرەکەوێت هیچ کەسێک کەرەستەی سەربازی بە ئێران نافرۆشێ خۆی دروستیەکە ئەو پەیوەندی بۆ هەیە ئەوش پەیوەندی بە عەقڵیەتی عەلی خامنەئیەوە هەیە زیاتر باشە بەزۆکو تیرۆرکردنەکەی کە تیرۆر کرا بڵێن لە 2026 کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە وڵاتە بڵێن نەکەوێ یاخود ڕیزەکانی وێک بخات و بە ئاسانی ڕابەرێکی نوێ دابنێنەوە کە تەمەنی 6 ساڵ بوو کاریگەری هەبوو یاخود سەرسەرونەی دەتوانی خۆی بشارێتەوە گەر بیویست بێ لەوانەیە بیتوانێت وەک ئێستا مجتەبا دیار نییە بەڵام وازانم قەناعەتی من ئەوەیەکەوە ئەو خۆی ویستوێتی بیکوژن خۆی ویستوێتی بیکوژن نەخۆش بووە تەمەنی 6 ساڵ بووە مەوالیدی 39 ئەوە تەمەنیەتی ئەگەر بمێنێت چەندێکی کە ئەمێنێ تەنانەت 2 ساڵ پێش ئێستا وتیان کەەوە فاتی کردو شتێکی ئەوها هەبوو کە من وازانم ئێرانەکان قازانجیان کرد لە تیرۆرکردنیان لە کوشتنی عەلی خامنەئی زیاد لەوەی ئەگەر بە ئاسایی و بەسانایی بمردایە لەسەر جێگا و خۆشی ئەوەی ویستووە بوو بە شەهید و بە سیمبولێک بۆ خۆیان کەوا خوێنی خۆی لە پێناوی سەرکەوتن سەر بەخۆی و سەروەری ئێرانە بەخشی خۆی خێزانی بووکی نەوەکانی بە تێکڕا هەمویان ئەمە هۆکارێک بۆ هۆکاری قازانجی دۆمی تری ئێرانەکان ئەوەیە کە ئەگەر بە شێوەیەکی ئاسایی مردایە بەم سانایی و لەسەر خۆیە ڕابردان ئانرا من ئەگەر ژیەک دروستە بوو یعنی زۆری پێ ئەچوو چەند مانگێکی پێ ئەچوو بۆ ئەوەی کەوا بتوانن جێگەرەوەیەکی بۆ دابنێن بەڵام لەبەر ئەوەی کەوا بەو شێوەیە ڕۆیشت و ئێران لە بارودۆخێکی زۆر جەنگی زۆر قورسی ناڕەحەت کەوا پێیاپەڕێ توانیان کەوا ئەوە بکەنەگینا هیچ نەبوو مجتەبا خامنەئی نەبوو باید شوێنگرەوەی باوکی ئەوە کاریگەری هەبوو کاریگەری ڕاستە خۆی هەبوو لەوانەیە وەڵامێکیش بێ بۆ ئەوی ناوی خامنەئیەکە لە خەیاڵی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان هەبمێنێ
باش بەس مامۆستاوەکو خۆی فارز نەبووە، یعنی ئەو کاریگەری کە هەیبوو لە ناو ئێران وەکو بەڕێز زووتر لە بەهێزکردنی دەوڵەتەکە دامەزرانی مؤسساتی پەلاویشتنی ئێران لە چیوە سەرچاوی گرتە بوو؟ بەشێک لەوە بوو کە هاوڕێی بڵێن خومینی بووە یاخود پێویست بە کەسایەتی خۆی بووە؟ خامنەئی یەکێ بووە لە هاوڵان و قوتابیانی خومینی هەر پێش شۆڕش، تەنانەت هەلو کاتێکەوە لە پاریس بووە، خومینی لە فەڕەنسا بووە ببوورە لە دەرەوەی پاریس لە باندۆی پاریس لەوێ. خامنەئی لەگەڵ هەر پەیوەندی هەبووە، یەکێک بۆ لەوانەیەکەوە پێش شۆڕش زیندانی کراوە. بیرۆکەی شۆڕشی لە مێشکا هەر بووە، یعنی هەر لەو جۆرە بۆ خۆی بەتایبەت زۆر لەبەر ئەوەی کەەوە عەرەبی زانیوە ئاگادار بۆ لە ئەدەبیاتی فکری شۆڕشگێڕایی ئیسلامی جیهانی عەرەبی لەو کاتە لە هەفتەکان و شەستەکانی سەدەی ڕابردوو. ئەمە خاڵی دوای ئەوە ئیتر وەزیری بەرگری بووە، یەکەم جار وەزیری دیفاع بوو لە کاتی جەنگی ئێران و عێراق، ئەندامی شورا بوو. اینجا ئەوە بوو کاتێکە بوو بە سەرۆک کۆمار و پاشان بوو بە ڕابەریان. مەوسمۆکۆی کە فارز نییە؟ نە ئەوان پەیوەندیان بە ئەوە نییە، وازانم ئێران ئازەریەوەیە؟ بەڵێ ئێران بە شێوەیەکی مەزهبی جعفەری مامەڵاکە لەگەڵ بارودۆخەکە لەگەڵ دەوڵەتی خۆیان، ئەوەی کەوا هەبێت چەند شتێکە. ئەوان ڕیشک و ڕەگەزێکی ئێرانیان هەیە. ئێران کاڵێم ئێران هەزارەها ساڵی ڕابردوو، ئێرانی گەورە وردە وردەکەەوە بچووک بۆتەوە ئۆسنورەی و چۆن عوسمانیەکان لە بۆسنە و هەرسیکەوە هەتا کوێ تا یەمەن و سعودیە و ئەمانە هەبوون، ئێستا لە تورکیا کورد کراوەتەوە. ئێرانەکانیش بەو شێوەیە بوون. ئەو ڕێگۆڕیشتەی لە ئێرانە هەر هەیە، زمانی فەرمی هەر فارسی بووە، ئەوە بەشێکە لە شوناسی دەوڵەتی ئێرانی. بەڵام بەدەر لە ئەوە بەو شێوەیە مامەڵە نەکراوەکەوە ئایا تۆ فارسییانە، بەتایبەت لە 1970 لە کاتی شۆڕشەوە تا ئێستا پێوەری یەکەم بریتیە لە شیعەتی و پاشان شۆڕشی، یعنی مەزهبی و بی و شۆڕش گێڕ بیت لەسەر ئەو هێڵە بیکەوە ئێستا ئەگەنە ئەگەر شۆڕشگەر بی و شیعە نەبی ناخوات باش، ئەگەر جعفەری بیت و شۆڕشگەر نەبی ئەوش هەر ناکرێت. باش هەردووکەن. تۆ ژیانی وشت خوێنێتەوە لەگەڵەوەی کەوتت کەسێکی شۆڕشگێر بووە، بینی شێ بووە لەگەڵ ئەدەب و شیعر ئەوەی کە علی خامنەئی وەک خۆی ئەڵێ عاشقی زمانی عەرەبیە، یعنی ئەڵێ عاشقیمی عاشق، هەر بەو تعبیرە ناوێ ئەبا زمانی عەرەبی، و هەندێک لە کتێبی ئەدەبی عەرەبیشی کردووە بە فارسی و هەر لە هەفتاکان وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی. چ ئایا ئەوەی پەیوەندی بە ئەدەب و هونەر یان هۆنراوە شعری عەرەبیەوە هەبێت، یان ئەوەی کەوا بە فکری ئیسلامیەوە هەبێت. کتێبەکانی مستقبل لهذا الدين سيد قطبي كردوه بكرد عربي هلا هشتاك فارسي هلا حفتا كان بيش أو سيد قطب بالي كتابي الإسلام ومشكلات الحضاري كردوه بفارسي هر بيش شورش لحفتا كان بشي يكمي برقي يكمي في ظلال شي كردوه بفارسي. هل أوش هر لو كاتيك واسه جنبوه تنا أوي في ظلال زور خوشي بيستوه بلام لبر بارا كردويتي على ندار بوم 2500 مليون پێدام بۆ ئەوەی کەوا بیکەم بە عەرەبی و منیش دەبەرەوەی پێویستم بە پارە هەبوو، تازە لە زیندان بەربوو بووم، بڕیارمدا کە بیکەم. بەس ئەوەندە هەیە و ئەزانم لە کتێبی لە مستقبل لهذا الدين هەندێک شتی بۆ زیاد کردووە. ئیتر ئایا نازانم ئایا بۆ دەقەکەی زیاد کردووە یان لە پەراوێزەکەیە شتی خۆی نووسیوە و توێتی هەندێک جار ئەو حاڵەتە ڕوەدا کە ئەوەی کەوا وەرگێڕ یان محقق لە خوارەوە سەرنجەکانی خۆی ئەنووسێت بە پەراوێزێک. بەڵێ ئەمە بەو شکڵە بووە. پاشان دایکی لە نەجەف گەورە بووە، دایکی نەجەف ئابادیە لە عێراق. لە عێراق ئاڵێت ینی نەجەف ئابادی عەشیرەتێکن لە نەجەف هەن، لە مەشهەد هەن، لە ئەسفەهانیش هەن، ینی ڕەچاڵێکێکن بەو شکڵە. دایکی لە ئەسڵا نەجەفی نییە بەڵام لەوێ بووە و تا تقریبا سەرەتای تەمەنی هەرزەکاریشی هەر لەوێ ژیاوە دایکی ماڵ باپیری لە دایکیەوە با بڵێن. زمانی فەرمی خێزانی دایکی عەلی خامنەئی زمانی عەرەبی بووە لە ماڵەوە،
بەنەجەفی بە جەڵفا ئەوەی خۆمان پێڵێن داریجە قسەیان کردو و لەوێ بوون لەبەر ئەوە شۆکارێکی ڕاستەوخۆیەکەوە ئەو بەو شکڵە کارگەری زمانی عەربی کارگەری زمانی عەربی و ئەوەشیکەوە ئێستا بە ینی دایکی سەرەکی دایکی بە نەجەفی ئەزانن بە نەجەف ئابادی ئەزانن ئەوان واک خۆشی زۆر جار هاتوتە عێراق ینی هاتوتە بەغدا چۆتە کازمیە لە شاری ڕەشید وەکڵێ پیاسەی کردووە لە ئەبوو نواز دانیشتۆ جگەرەی کێشاوە بە عەمامەوە خۆی باسیەکە ینی هەندێک لەو شتانە لە یادەشەکانی خۆی لەو شتانە باس ئەکات هەندێک لەو شتانە ئەگەڕێتەوە بەڵام سەدەمی گەنجێتیمە بەسێ ئەنی 57 ینی ئەو 57 واتە 8 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵ ئەوها چەند جارێک هاتوۆتە بەغدا لە نەجەف باونەتەوە بە خێزانی بۆ چەندەها هەفتە لەوێ هەر ژیاون کە چونکە دایکی بە زمانی ئەوێ قسەی کردو اینجا زۆر معجبە بە محەممەد مەهدی جەواهیری ینی ئەڵێ زۆر خۆشم ئەوێت شارەکانی بەتایبەت ئەوەی بەسڕە و جاهری شیعەیە و ئەنتی باسیش بووە دژە باس بووە و شیعری شۆڕژگەری ئەو جۆرەشتانەشی هەیە ئەنی بەرحاڵ ئەو تێکەڵەیەک ئەوانەی بۆ خۆی باوکی تەبرێزیە باوکی خەڵکی تەبرێزە تورکمانە بەڵام لە کۆتایە بەو شکڵ هاتووە ئێران لە چوارچێوەی شیعەگەرایی شۆڕژگەری ئەو ئێرانی ئێستا هەیە مەبەستمە مامەڵاکە لە بەرەوە عەلی خامنەئی زۆر ئاسایی بوو ئەگەر فارسیش نەوێت کوردیش بووە لە نزیک بێ لە هەڕەمی دەسەڵات ئێستاش کوردیش هەیە عەرەبیش هەیە بەڵام لەبەر ئەوە نین کورد و عەرەبن ئێران وەکوتم ئەو شوناسی هەیە شوناسی ئێرانی بیت جعفەری بیت شیعە شۆڕژگەر بی ئەو پێوەرانەیان هەیە لەوە زیاتر نە بەڵا ئێستا خۆ پزیشکیان باوکی تورکمان ئەویش خەڵکی یەک منتیقەیە لەگەڵ عەلی خامنەئی کوردیەکەشی زۆر باش خۆماڵیان ئەو لە سابلاغ لە دایک بووە لە سابلاغ گەورە بووە لە مەهاباد با بڵێن کە بە ئێران پێڵێن سابلاغ منتیقەی بانە و مەهابات و ئەو ناوچەیە و ئەوەی من بیستم هەفتەی پێشوو لە یەکێک لە شیکارە ئێرانەکان بیستڵێ دایکی کووردە دایکی پزیشکیان تا ئێستا خۆی ئەمە یەک لای نەکردوێتەوە نازان من نەمبیستووە لە خۆی بەڵام ئەو سەرچاوی ئەمەی وەتی سەرچاوەیەکی شیکاریە ئاگای لە بارودۆخی ئێران هەیە و ئێرانیشە ئەو هەیە بۆ نمونە ئەوەی هینی کوشتیان وەزیری بەرگری پێش و شەمخانی عەرەبێکی ئەحوازی ڕوت و تەواوە ینی بە هەموو گیانی عەرەبە شەمخانی بەڵام عەلی شەمخانی هەموو گیانی عەرەبە ینی شەمخانی لە ماڵەوە هەر بە عەرەبی قسەکەن بە خۆی و تەسبیحەکەی و دەستداشەیەکەوە هەر بەو شکڵە بووە بەڵام تەماشا پێگەیشتۆتە ئەو ئاستێکەوە بێ بە ئەمینداری ئاسایشی نەتەوەی ئێران وەزیری بەرگری بێ و ڕاوێژکاری ڕابەر بێ و ئەمە وەزیری تریش هەن کوردیش هەن لە ئەوێ بەڵام لەبەر کوردایەتی و عەرەبەتەکان نییە لەبەر ئەوەی کەوا شیعەن نەک لەبەرەوەی عەرەبی لەسەر مەراسیمەکەی سەرنج چی بووە بۆ بڵێن لە 4 مانگەوە دەست پێ دەکا لە 9 مانگ بە خاکی دەستپێرن دواتر دەیهێنن بۆ نەجەف و کەربەلاش هەر شێوازی مەراسیمەکەی چ پەیامێکی تێدا بوو ئایا پەیامی تێدا بوو یاخوتەر مەراسیمەکان بەو شێوە بەڕێوەرەچن نە زۆر پەیامی تێدا بوو جارێ هەر خۆی بۆ خۆی بەو شێوازەی کەوا بینیمان و ئەوەندە ڕۆژی پێچێ ئەمە بەرزکردنەوەی عەلی خامنەئیە لە ئاستی ئاسایی واتە جۆرە ڕەنگێکی نائاسایی پێ بدرێت زیاد تەنانەت لە ڕابەری پێشوو خومەینی لەوانەی خومەینی ئەو کاتە ئێران وەکتم لە ئەو جەنگ و بارودۆخە ناڕەحەتا بوو چوارت وەک ئێستان نەبوو بەڵام ئەمە بەشێکە لە ئەوە و عەلی خامنەئی ئێمە زانین کەەوە لە دەرەوەی ئێرانی زۆرانەی خەڵکێکی زۆر هەن لە ڕووی دینیەوە فتوا لە ئەو وەرەگرن لە عێراق بەڕابەری خۆیان زانیوە بەڵێ لە عێراق لە لوبنان لە پاکستان لە هەند لە بەنگلادێش لە ئەم شوێنانە هەموو ئەوان ینی بە نەک بە ڕابەری سیاسی ئەوان بەڕابەری ئاینی ئەخلاقی و ڕۆحی خۆیان ئەیبینن ئەمە خۆی حاڵەتێکە حاڵەتی تر لە ئەو شاندە دیبلۆماسیەکارانەی کەەوە هاتبوون دیبلۆماسیەکان ئێران وێستی نامەیەک بنێرێ ئەوانەی کەەوە بانگهێشت کرابوون بۆ ئەوێ بریتی بوون لە دۆستەکان
ئەوانەشەوە بانگهێش نەکراون بریتین لە نایارەکان هەندێکیان دۆست بوون هەندێکیان ئەکرێت دۆست بن بەڵام ئەوانەیەکەوە بانگهێش نەکراون نا ئەوە کەسانێکن لەوانەیەکەوە لە نەیار ناری دینی نا ناری سیاسی وەکو چی بەناوانەی کە زۆر بەیاخیان پێدرا بێ لەسەر ئاستی وەفدی سیاسی بێ جەماوەری بێ من هەمووی بانگهێشت کراون لە رووسیا بە چینە بە هەندە بە پاکستانە وڵات عەرەبیەکانە تەنانەت سعودیە قەتەر عێراق چه فەرمی چ جەمە چ میلی جەماوەری هەموو ئەمانە بانگهێشت کراون ئایا یەمەنە لوبنانە حەماسە هەموو واتە ئێران ویستی بەرەیەکی ینی ئەگەر لێشیشی بێتەوە زیاتر ڕۆژهەڵات و ڕۆژە ئاوایە ڕۆژهەڵات و ڕۆژە ئاوا بە معنای فکر و ڕۆشنبیری نابڵکو بە معنای سیاسی بە معنای پەیوەندی نێودەوڵەتەکان لە دیدی ئێرانەوە نەک لە واقع لە دیدی ئێرانەوە بێژگە لەوەشکەوە ئەو ترێگوای ئاەتەکان هەرێکیان پەیامێکی تایبەتی خۆی هەبووە لی ورد بیتەوە لەوانەیە ئەوەی هەبوو بێت بەڵاو لەوانەیە شکۆی حماس تایبەت بووبووانەی ئەوانەی کە خۆیان بەخوا فرۆشتووە ئەوەی هەندێک لەو شتانەی تیا هەبوو بەڵام نازانی ئایا وا دانرابووەوە زانیاری ئەوێت یانی بەڵام بۆ لێ تێگەیشتن بەڵێ هەرێکێک و پەیامێکی تایبەتی مانایەکی تایبەتی خۆی هەبوو هەندێک ئەوەی سعودیە زۆر بە قورس ئەزانن بەڵام بەلای من تابعات کردبێ کاردانەوەی هەبوو لە ناو خۆی سعودیە ڕۆژنامەکەڕاگەیانەکانی ئەوە بەس لای ئێمەیە چی تێدا بڵێنەوەی تایبەت بوون ئەو ئاەتێکی سوورەتی بەدری هێنایەوە ئاەتێکە باسی بەدرەکە جەنگی بەدر قد كانت لكم في آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين والله يؤيد بنصره من يشاء إن في ذلك لآيات لأولي الأبصار أو آيتين هنا يكودوا برا أجنجين أو نشانيك أبو إيوه باش لي تيبقن لي ورد ببنوا تيبقن أي السعودية كان بس أويا أودوا برا شريان كربري تقاتل في سبيل الله ويكشن كافرة إيوه لما تيبقن هەندێک کەس وا ئەزانێتەکەوە وەو ئاەتە کاتێک مخاتەبەکە مسلمانە کانن کەواتە ئەو کەسی ئەو ئاەتەی بۆ خوێنراوەتەوە مسلمانە چونکەوت قەتکانت لەکم مەبەست ئەیماندارەکانن بۆیە ناکرێت بڵێ سعودیە لەوێ کەوتۆتە ناو بەرەی ئەو ئەڵێ ورد بەرەوە لەوە ئەوەی خەڵک باسی ناکات لەلای من زۆر هینترە من وازام ئاەتەکەی تورکیا بوو چی تێدا بوو شاندی تورکیا أو لا يستوي القاعدون من المؤمنين والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم أو آياتي وتركيا خندا وأوانيك ومجاهد وأوانيك وقاعدا دانشتون وأدبيات جهاد يعني أو بما مستكري كارباشا أما والله الرن كاتوا يعني رخنيك بو أو كوات إيما مجاهدين لبيناوي خواهي قولا بمال من بالروح من بجيان من إيوش قاعدا لو أنك دانشتون وباطن لداوته وترسنوكنو حتى دوای ئەم وەسفانە ئەوەی تێدا بوو بۆی تورکیا ئەمە ئاەتەکەی شاندی تورکیا بوو بۆیە من وا ئەزانم ئەمەی شاندی تورکیا نقۆشگرتنێکی زۆر تونتر بوو لەوەی کەوا سعودیە ئەڵێ پندوەربگرن لەم شەڕە پندوەربگرن لەم شەڕە بەڵام بە تورکیا ئێوە قاعدن ئێوە پاڵدەنەوەن و بۆ خۆتان ئەژین و ئێمە و ئێوە یەکسان نین لای خۆ ئێمە لە پێشین تا ئێوە ئەوە کاتێک کە وەفدی تورکیا هاتنە سەر تەرمەکە ئەمە ئاەتی شاندی تورکیا بەس بۆ حماسیش ئەو بوو کەوانەی ئەوەی گیان ئەوان هەرێک یەمەن حزب الله حماس خۆیان ئاەتی ئەوانەی کە باش بوو بەس ئیتر ئەوە وەکوتم ئایان ئەبێ بزانیت ئەمە کەسێک هەبووە ئەم ئاەتانی داناوە ئەوها چونکە ئەمە کەسێکی ئەوێکەوە زۆر شارەزای قورئان بێ زۆر دقیق بێت و دراسی هەموو شاندەکانی کرد بە ئینجا ئەوە دابنێ بەڵام ئایا وا بووە یان تەنها قاریئەکە خۆی ئەمەی کردووە بەس وەکو پەیوەندی حەماس و بڵێن ئێران لە سەردەمی خامنەی پەیوەندێکی تایبەت بووە یاخود کاتی خۆشی کە شێخ ئەحمەد یاسین دەچێ بۆ تاران وایە نازانم ئەگەر بینی بێت ڤیدیۆ کە پێشوازیان لێ دەکات پەیوەندێکی تایبەت هەبووە لە بینە پەیوەندی ئێران و حەماس ئەگەڕێتەوە بۆ ساڵی 91 و 92
لەو کاتەوە زیاتر یعنی پاش 4-5 ساڵ لە دامەزراندنی حەماس، پاش 20 ئەوەندە 23 ساڵ لە دروستبوونی بزوتنەوەی ئیخوان لە فەڵەستین. پەیوەندی ئەوە نییە کەوا بڵێ ئێران حەماسی دروست کرد و چۆن ئەوتری ئێران حیزب الله دروست کرد. بەردۆخ کتایبەتە بەوان بڕێ و بەڕێکەوتیش پەیوەندی دروست بووە لە نێوان حەماس و ئێرانە. بەڕێکەوت ڕێکەوتەکە ئەوەیە کەوا لە 91 و 92 ئیسرائیل کۆمەڵێ لە قیادا لە سەرکردەکانی حەماسی دوورخستەوە بۆ باشووری لوبنان. ئەو کاتە باشووری لوبنان داگیر کرابوو لەلایەن سوپای ئیسرائیلەوە، دووری خستنەوە بۆ ئەوێ وەک عقوبە نەفی بۆ سەر شاخێک بەزستانە. ئێستاش من باش وێنەکەم لە یادە دووری خستنەوە بۆ ئەوێ کاتێکەوە چوونە ئەوێ و ڕاستە لەژێر دەسەڵاتی ئیسرائیلیا بوو، بەڵام خەڵکی لوبنانیشی لێبوو. ئەلەوێەوە ئیتر لە ڕێگەی لوبنانەوە بووە لە ڕێگەی بوونی سووریاوە بۆ چۆن بۆ ئەلەوێەوە وازانم پەیوەندیەک دروست بووە لەگەڵ ئێران و حەماسە. بەو شکڵە بووە، نەک بەوەی کەوا دابنیشی نەخشەدا بڕێژی استراتیژی خۆت و چی بکەین و چی نەکەین و لەگەڵ ئێران قسە بکەین و ئێران با بڵێ ئەگینا فەڵەستین لە سیاست و پلانی ئێرانە تەنها بریتی بۆ لە گوتار بەس ڕووی مادی شەوە یارمەتیان ئەو کە هیچ نەبووە لەو کاتە تەنها هەموو لە قۆناغی دواتر لە قۆناغی دواتر ئەوە بووە بەڵام ئەبەو شکڵە بووە و حەماس توانیوەتی کە سەر بەخۆی خۆی بپارێزێ و بۆ جەنگی 7 ئۆکتۆبەریش بە هیچ شێوەیەک ئێران ئاگادار نەبووە. ئەوەی کەوا ئەوترێت دوو پلانیان داوە بە سەرکرداتی ئێران ئەوان سێمیان جێبەجێ کرد. ئەوەنەگەدەرم یعنی ئەوەندا لە ئێران و حەسەن نەسڕڵاشیان شاردبووەوە پرۆسەیەکی خۆماڵی فەڵەستینی حەماس. سێ نەخشیان داناوە، دیەکەم و دۆمیان داوە بە ئێران و حیزب الله، هەردووکیان ڕازی نەبوون پێی. سێمیان پێ نەداون، خۆیان جێبەجێیان کردو. ئەوەی کەوا بینیمان مەبەستمە بەو شکلەیە خۆ پەیوەندی حەماس و ئێران ئەوەندەش تۆکمن نییە کەوا خەڵک هەردووکیان ناچارن بە یەکتر. ئەو ناچارە بە حەماسی پێویستە بۆ ئاست و هەژمونی نێودەوڵەتی و ناوجیهانی ئیسلامی. خزمەتکردنی فەڵەستین کەم نییە، ناوی فەڵەستین کەم نییە. ئەردۆغانیش کاسبی پێوە کاخۆ. ئەمە یەک دوو حەماسیش ناچارە پێویستی بە ئەو بێ. حەماس ئەڵێ بەدیلێکی ئێرانم بەنێ بەسەر هەردوو چاو وڵاتانی عەرەبیەکان تا من واز بێنم. سووریاشی بەجێهێشت زۆر بەینە زۆر خراپ بوو. یان ڕاستە بەس هێنانی بۆ عێراق تەرمی عەلی خامنەئی سپامێکی تەنها ڕێوەسمێکی ئاینیە یاخود پامی سیاسی شتی دەیە بۆ عێراق کە سێشەممە دەیهێنن بۆ نەجەف و کەربەلا دواتر دەیبنەوە بۆ ئێران لە مەشەد بەخاک دەست پێدێ. ئەوە یەکەمیان پەیوەندی وەکوتم بە ئەو ڕەگەزەی دایکیەوە هەیە کە نەجەف ئابادی، لەقەبی دایکی نەجەف ئابادیە. ئەمە یەک واتە وەگوڵی سەرێکی ئەوەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پەیامێکی جەماوەریە بۆ ئەوەی کەوا وەکوتم چوارچێوەیەکیان سەنگینیەکی نێودەوڵەتی شیعەی بدرێ بە عەلی خامنەئی بۆ ئەوەی کەوا بیسەلمێننکەوە ئەم کابرا پەیوەندی تەنها بە ئێرانەوە نییە، پەیوەندی تەنها بە ئێرانەوە نییە، پەیوەندی بە هەموو شیعەی ناوچەکەەوە هەیە. واتە پەیامێکی جەماوەریە بۆ هەموو خەڵک، کۆکردنەوەیەکی جەماوەریە لە چوارچێوەی ئێران شیعەگەرایی سنوور بشکێنن. پەیامێکی سیاسیە بۆ ئەمریکەکان کەوا ئێمە لێرین لە عێراقین. ئەوە تا نەوێت ئەوە پیشانی ئەمریکەکان بن لە ڕووی جەماوەریەوە شیعە مامەڵە چۆن لەگەڵ تەرمی عەلی خامنەیە. خۆی ترامپی جوتی ئەم زانیوە بۆی بەپەرۆشن. زۆر گوێ لە قسەی ترامپ مەگرە، خۆ ڕاستی شەکە ئەو قسەی، بەڵام هەندێکشی بۆ بێتاقەتیەکە. ینی هەندێک تەنانەت کەسی مەمناوەندیش دەمەتەقەی خۆی بە ئاشکرا ناکات، ترامپ دەمەتەقەکەی خۆی بە ئاشکرا. ئەمە خاڵی سێیەمیان. خاڵی چوارەمیان پیرۆزی کەربەلا و نەجەفە لە عەقڵی شیعە بە شێوەیەکی مێژوویی، واتە یعنی زۆر لە مەشهەد گەورەترە لە لای
شیعە چونکە ئەوان هەم ئەیبەنە کەربەلا هەم ئەیبەنە نەجەف هێ ئەم بەنە شوێنی حەزرەتی عەلی و هەم ئەیبەنە شوێنی کوڕەکەی حەزرەتی حوسێن کەواتە ئەو چوار خاڵەیە وای کردووەکەوە بێتە 24 کاتژمێریش ئەمێنێتەوە لە عێراق و عێراق لیژنەیەکی تایبەتیشی داناوە بۆ ئەوە سعد معن بەڕێوەبەر لیوای وەزارەتی داخلیە لیوای سەربازی ئیدارەیەکە واتە فۆرمێکی فەرمی ئەدا بە بوونی تەرمی عەلی خامنەئی لە ئێرانە لە عێراقە. باشە مامۆستا بینی سەر قۆناغی چەند خولەکێکمان ماوەدا خولەکێک قۆناغی دوای بڵێن عەلی خامنەئی قۆناغێکی چۆنە بۆ ئێران و دوای جەنگەکە ئێستا ئێرانێکی جیاوازە یاخود کێنەوانێکی ئێستا ئێران بەڕێوە دەبن ڕابەرە یاخود تۆڕێکی بڵێن جیاوازە کە ئێران بەڕێوە دەبن ئەوەی کەوا ئێستا ئێران بەڕێوە بازیاتر عەقلی جەنگ زاڵە عەقلی شەڕ عەقلی بەرگری چونکە بارودۆخەکە زۆر نائاساییە بەڵام ئەگەر ببینی لە کۆتاییە هەموو ئیشەکان دابشکراون هەمویان کۆکراونەتەوە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران کە پزیشکیان سەرۆکاتیەکە بەڵام هێزەکانیش دابشکراون لەبەرەوە ناتوانێت بڵێ کێ ئێستا ئێران بەڕێوە ئەبا بەس لەبەر ئەوەی کەوا هێڵی یەکەم و دووەمی سەرکردایەتی سیاسی ئێرانی هەمووی کوژرا لە جەنگەکە ناچار کۆمەڵەکە ساتێک هاتوونەتە پێش ئەوان بوون بە دەموچاوی ئێرانی ئێستا بەڵام ئەوەی کەوا لە ئێستا لە ئێرانە دیارە ئەمە بەڵگە نیە لەسەر ئەوەی کەوا ئەم ئێران بەڕێوە دەبێت سەرکردایەتی ئاسایی ئێران ئەکا بەڵکو ئەمە عەقڵێکی نەئاسایە بارودۆخێکی نەئاساییە ئەمە یەک دوو کە ئێران بەڕێوە ئابات ئەو ئەنجومەنی ئاسایشە بەڵام قسەی کۆتایی لای ڕابەرە مجتەبا قسەی کۆتایی لای ئەوە بەس ئەویش عاقڵە ئێستا زۆر لە ئیشەکان خۆی یەک لایی ناکاتەوە پەیداتەوە دەستگاکان خۆی بڕیار نادات پەیداتەوە دەستگاکان لە ڕوانگەی بڕیاری دەستگاکانەوە ئەو بڕیار ئەدا ئەوەش بەشێکە لە وازانم لە باوکیەوە فێر بووە زۆر کەس وازانێتە عەلی خامنەئی بە ئارزوی خۆی هەموو شتێکی کردو ڕاستە عەلی خامنەئی دەسەڵاتی ڕەهای بووە لە ئێرانە بەڵام ئەوەندەش ئەزمموی بوو کەوا زۆر شت قبول بکات سەرۆکی ئێران سەرۆکەکان چ ڕۆحانی بێت چ خاتەمی بێت چ نەجات بێت بەنادەت ڕەفسنجانیش کە چۆنێک لە ئازدا ئەو تەمەنن هەندێک بکەن ئەو قبولی نەکردو بەس پێی داون بۆ ئەوی کەوا پیان بسلمێنێ بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە ڕۆژە ئەوە ئەمریکاوە هەیە بۆ ئەوی پیان بسلمێنێ دید و بۆ چوونی ئێوە بەرامبەر بە ڕۆژە ئەوە هەڵەیە ئەو تێگەیشتنی من هەمە دروستە ئەنی لەو حاڵەتە بووە لە ئێران لە داهاتوە چۆن ئەبێ من ئازانم ئەوانەی کەەوە ئێستا هەن لە کۆتاییە هەندێکیان ئەمێنەوە بە تایبەت عەرەقچی پزیشکیان قالیباف وەحیدی کە ئێستا سەرۆکی سوپای بازدارانە هەموو ئەمانە ئەمێنەوە بەڵام جیلی تری نوێیەت و بەڕێوەبردننی ئێران لە ناوخۆ وەک ڕابردوو نابێ تۆکمەتر ئەبێ کراوەتر ئەبێ قورستر و ناڕەحەتر ئەبێ بە تایبەت لە ڕووی ئابوووریەوە ئێران خنکاوە ئەگەر ئەم دانوستانی کەوا ئێستا ئەکرێ هەناسەیەکی ئابووری باتەوە بە ئێران دەرگایە کۆڵا بکە بەڕوویە بۆ ئەوەی کەوا هەندێک هەنگاو بنێ ئەوە ئێران بارودۆخی بەرەو باشی ئەڕوات بەڵام من قەناعەتم نییە ئەمریکا ئەو دەرفەتەی پێبا و ئەو دانوستانشکەوە ئێستا هەیە ئەوە لە حەفدەی مانگەوە ئەمڕۆ 5 مانگە ینی 18 ڕۆژە هەتا ئێستا نەگەشت نەچۆتە پێش ئەنجامێکی وای نەبووە بۆ چونکە هەردووکیان باکیان نییە بەڵام لە کۆتاییەکە ئێران زەرەرەکە گەڕێکەوتنەکە نەکرێ ئاوها درێژ بکرێتەوە ئێران زەرەرەکە چونکە ئەوەی کەوا لەلای ئەمریکی و ڕۆژاوایەکان گرنگ بە بریتێ لە گەڕووی هورموز گەڕووی هورموز ئێستا ئەگەر بە نیوەنە تەواویش بێت لێن چڵەش بێت ئەڕوات ینی نەوت لە هەفتایە و ئەڵێن لەوانەیە لە مانگی داهاتوو بێتەوە 6 و هەمووی خەزن ئەکا ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پاش چەند مانگێکی تر بارودۆخەکە ئەگەر پێشکەوتنێک بەخۆیەوە نەبێنێ جەنگ دروستە بێت ئەگەر پێشکەوتن بخۆێنەوەی پێکدادانێک دروستە بێتەوە
بەڵام وەست لە پێشکەوتنەوەکو لە لە بواری ئاستی دانوستان ئاسیدان هەنگاو نەنرێت هەر بەم شکڵە ئەوها بمێنێتەوە جەنگ دروستە بێت ئەمریکا خاوەکە ئێران ناوێرێ ڕێکەوتن بکە ناوێرێ دەستە گەڕەوەی هورمزر بدا ئەوانەوێ ئەو مشتێکەوە ئەوها کردوێتی بەسەر گەڕوی هورمزا بیکەنەوە ئەوش قبوڵی ناکە بەڵام خەریکە وردە ینی بە شێوەیەکە بەو شکڵا بێت لە ڕووی استراتیژەوە ئێران بەهێز ئەبێ ئەگەر دەربچێت ئەم ڕێکەوتنە واژوو بکرێ بێ لە کۆتاییە لە ڕووی استراتیژەوە لە ناوچەکە من وازام ئێران بردوێتی و هەژمونێکی زیاتری ئەبێت لە ڕابردوو وەکو نەخشەی هێزیش لە ناوچەکە گۆڕانکاری بەسەر یاخود هەموو وڵاتانی دەوروبەر بەشدار بن لە ڕێی ڕسمی عەلی خامنەی وڵاتانی هەموو کەم لە وڵاتانە بەس لە بانکێژ نەکراون یان نەهات ئێمارات و بەحرێن و کوێت ئەوانە ئەم سێ وڵاتە سووریا شوازان بەڵێ سووریا زۆر مشکلە نییە بەڵام ئەو سێ وڵاتە یەکێک لەوانن کەەوە بانگهێشت نەکراون بەس مەرجنیە بە بەڵگەنیە لەسەر ئەوەی کەوا لە کۆتاییە لە داهاتوو پەیوەندیان لەگەڵ ئێرانە نەبێنە ئێران ئێوێ لەگەڵ ئەوانە ڕێ بکەوێ بەڵام هەندێک شت گۆڕانکاری بەسەرایەت بۆدی سەربازی ئەمریکا لە ناوچەکە گۆڕانکاری بەسەرایە پەیوەندی وڵاتانی کەندا و لەگەڵ ئێران گۆڕانکاری بەسەرایە پەیوەندی وڵاتانی عەرەبی کەندا و مەبەستە لەگەڵ چین و هەند و پاکستان گۆڕانکاری بەسەرایە چونکە ئەمریکەکان خۆیان گەشتونەتە ئەوەی پێویستیان بەوە هەیەکەوە دەستکارێکی بن کە سەربازەکانیان بکەن و پێ ئەچێکەوە ئێران بەجددی زۆر زەرەری داوە لە بن کە سەربازی ئەمریکەکان لەم جەنگە ئەوانەی ئەم لەو ناوچەیە هەبوون لە 18 بۆ 20 بە باشی پێکاونی باش بەزوەکو بڵین ئەمریکاش هەژمونی ئەمریکاش گۆڕانکاری بەسەر داهاتووە تێڕوانینی وڵاتان دوای ئەم جەنگە مامەڵەی وڵاتان لەگەڵ ئەمریکا ئەگەر بەڕێزبووتەگە ڕێکەوتنەکە بکرێ ئێران هەژمونی زیاتر دەکا کە ئەوی هەژمونی ئەمریکا لە ناوچەکە لەگەڵ وڵاتان پەیوەندیەکانی گۆڕانکاری بەسەردادەی هیچی گۆڕی ئەم جەنگەی لەو ڕۆ لە ڕووی سەربازی و ئاسایشەوە گۆڕانکاری بەسەرایەت بەڵام لە ڕووی ئابوووریەوە لەوانەیە ئەو پەڕی گۆڕانکارێکی وای بەسەرانەیە چونکە شتێک هەیە ئەمریکا زۆر بەکارێنێ خەڵک باسی ناکە ئەوش دۆلارە سویفت ئەمە بابەتێکی نێودەوڵەتیە و ئەمریکا مافی نییە بەو شکلە بەکاری بێنێ ینی ئێستا جەنابەت وەکو چەکێک بەکاردێن دژی وڵاتان چەکێکی ناقانونی بەکارێ هێنێ دژ بە وڵاتە ئێستا ئەوان ئەلەن گەروی هۆرمۆز ئێران بۆی نییە چونکە گەرویەکی نێودەوڵەتیە واش نییە ڕاستە وایە بەڵام واش نییە چونکە ئاوەکە ئاوێکی هەرێمایەتی عومان و ئێرانە بەڵام ئەمریکاش سویفت بەکارهێنێ دۆلار و تەحویلدان گواستنەوەی پارە سیستەمی بانکی یانیکارم سویفت مەبەستم ئەوەیە ئەمریکا ئەوە بەکارێنێ بۆ سزادان یعنی ئێستا ئێران نەوتی فرۆشتۆ پارەکەی لە چینە یان لە پاکستانە تۆ بەچ حەقێک ڕێگری لە ئەەکەی نەوتەکەی فرۆشتووە و ڕۆیشتۆ و کابرا وەری گرتۆ و پارەکەی داناوە نەهێڵێ بگاتە ئێران بۆ ئەمە مەبەستمەوەی ئەمریکا لەو ئەو چەکەی بەدەستەوەیە لەبەرەوە هەمیشە لە ئاستی ئابووری نێودەوڵەتیە بەهێز ئەمێنێتەوە بەزووکو پەیوەندی وڵاتان بێ متمانەی ئاسایش و سەربازیەوە گۆڕانکاری بەسەرا دێت و نەگۆڕانکاری بەسەرایە لەلایەن ئیماراتیان وڵاتانەوە نە ئەمریکا خۆشی ئەوێ گۆڕانکاری بەسەر بوونی سەربازی خۆیە بێنێ لە ناوچەکە ئەسڵەن کێنت مەکەنزی یەکێکە لە سەرکردەکانی ئەمریکا لە سەربازەکانی ئەمریکا ئەڵێ بوونی بنکەی سەربازی ئێمە لە دووری 110 میلەوە لە سنووری ئێران وای نەکرد کەوا هێزی سەربازی ئێمە و هەژمونی ئێمە لە ناوچەکە زیاد بکە بەڵکو وامان کرد ئێران بردومانمان بکە و ئەوە هەژمون و دەسەڵاتی زیاتری دا بە ئێران نەک بە ئێمە نابێت بنکەی سەربازی ئێمە ئەوەندە نزیکی ئێران بێت ئێرانیش ئەوەی ئەوێت لە کۆتای ئەڵێ دووران خەرەوە ینی خۆی عەقڵیەتی ئەمریکەکانیش ئەو خوێندنەوەی ئێستاتیا دروست بووە کەوا پێویستە ئەوانیش سل لە نوێ پێدا چوونەوەیەک بە ئەو بنکە سەربازیانی خۆیان بکەن بنکەی سەربازی چواتە لە ڕووی ئاسایشەوە
لە وڵاتانی کەندا و مەبەستە وڵاتانی کەنداو بەڵێ باشە چەند خولەکێکمان ماوە لەسەر عێراق 3-4 خولەکێک تی چاوەڕێ دەکەی علی زەیدی دەستی داوەتە کۆمەڵیش دەڵێ چەکی گروپە چەکدارەکان وەردەگرێن ڕوبەڕووی بگەندەڵکاران دەبمەوە ئەو ململانەی ئێران و ئەمریکا شکاریگر هەیە لەسەر عێراق بە چ ئاراستەیەک لەم خۆناغە لە ڕێی ململانەی ئێران و ئەمریکا و ئەگەر ئێران لاواز بێتەوە عێراق زیاتر بەرەو ئەمریکا ڕۆ و ئەمریکا ئەوێ زیاتر عێراق لە ئێران دوور بخاتەوە و ئەوەش لە کۆتاییە لەوانەیە لە بەرژەوەندی کوردیش نەبێت زۆر چونکە پێ ئەچێ کوردستان بکەن بە پارویەک بۆ عێراق بۆ ئەویکەوە لە ئێران دوور بکەونەوە مرکزیت بەخوت مرکزیت زیاتر بە قوت بکرێ بۆیە من هەمیشاڵم کەەوە کوردستان لەگەڵ بە تایبەت لەم کاتە لەگەڵ بەغا زۆر تێی نەگیرێنێ خراپە ئەمە بەنسبەت ئەگەر بەو شکڵە بێ ئەوە بەنسبەت عێراقە ئەوانەی تریکەوە ئێستا زەیدەی دەستی پێ کردووە دوو خاڵی سەرەکین خاڵی یەکەمیان بریتە لە گروپە چەکدارەکان خاڵی دووەمیان بریتە لە گەندەڵکاری با بڵێن دزی ئەو پارەیەکەوە براوە ئەمە هەردووکیان بەتایبەت گروپە چەکدارەکان لەلایەن ئەمریکاوە داوای لێکراوە ئەم کابرا هاتووە بۆ ئەوەی کەوا ئەو ئیشانە بکە ئیشی تری نییە دەتوانێت بیکە مامۆستاوی ئەتوانە بیکە چونکە بەرهەڵستکاری نییە هەتا ئێستا بۆ گروپە چەکدارەکانیش گروپە چەکدارەکان یەک دوانێکن بەڵام ئەویش بە نەرمی لەگەڵیان دۆخەکە دەگۆڕێ گروپە چەکدارەکان خەڵ تۆ هەندێشت گەورەسایی باشە مامۆستای وتیت پەیوەندەکانمان پەیوەندی سیاسی ئێمە دەبڕین لەگەڵ حەشت هیچ لەبار دۆخەکە دەگۆڕێ پەیوەندی سیاسی بەبڕار هەر هێزی خۆیان نییە پەیوەندی سیاسی لەگەڵ حەش دابرن ئەچنە ناو دەوڵەت بەڕەمەر خۆیان مەبەستم ئەوەیە ئیتر ئایا چۆن ئەڕۆنە ناو دەوڵەت ئەویان نازانم ئایا تاک بە تاک ئەڕۆن ئەوان تازە حیزبێکیان دروست کردووە پەرلەمانیان هەیە پارەیان هەیە هەن لە دەسەڵاتە ئەتوانن ئیدارەی خۆیان بن ئەگەر ئەم جەنگەی ئێران و ئەمریکا یەکلایی بێتەوە ڕێکەوتن نامەکە واژوو بکرێ ئەو گروپە چەکدارەکان مبەڕێری بوونیان نامێنێت بە تایبەت ئەگەر ئەمریکا لە ناوچەکە نامێنن بەڵەتکە تا کۆتایی مانگی نۆژ لێ بکشێتەوە لە عێراق ئەم مەسئلەی گروپە چەکدارەکان گەورە ئەکرێ گەورە دەکرێت گەورە کراوە ڕاستە هەندێک خۆیان سەرکێشیان تیا هەیە بەڵام گەورەش کراون بە تایبەت ئەوەندێکەوە پەیوەندی بە ئەمریکاوە هەبێ گەورە کراون بەو شکلە نییە تۆ ئێستا هەموو حەشدی شعبی هەڵۆشێنەرەوە بۆ نمونە بەس کە عەقیدە و بیرروباوەڕەکە هەبوو تۆ ئەتوانی بە 5 کەس دوو درۆن بنەی بە مەتاڵی هەولێرەوە ئەمە گروپی چەکداری بۆ چییە؟ یعنی هەندێک ئەم ئەگەر بیانەوێ ئەوان بەو شکڵە ماماڵە بکەن بەڵام لە کۆتایە ئەگەر وەک دەستگا ئەو سربەخۆییکەوە ئێستا هەیەیانن نمێنێ لە بەرژەوەندی دەوڵەتی عێراقا زیاد لەوەی لە بەرژەوەندی ئەمریکا بێت بەرژەوەندی عێراق زیاترە لە بەرژەوەندی دەوڵەتی عێراقا چونکە ئەو کاتێت تۆکمەیەک دووسەری لە بڕیاری سەربازی و سیاسی لە عێراقان نامێنێت بەستم حکوومەتی فیدراڵە باشە بەزۆک و گەندەڵیەکە سەرکەوتو دەبێت تێدا یاخود تەنە هەندێک خەڵکی بچووکە وە کوردیش ئەگەر وەکو دواوتە کورد چۆن مامەڵی لەگەڵدا بکە من وازانم ئەڕوات ئەوەندەش بڕوا سەرکەوتو ئەبێ بەڵام گرنگ ئەوە نییە کەوا بگاتە هەندێک لەوانەی خەتیەکە من ناگاتاوی باوەڕم نییە لەوانەیە ئیمتیازەتەکانیان لێوە بگرێتەوە ئەوانەی هەیەە بەنهێنی هەندێکیان تەسلیم بکەنەوە چونکە بێ ئەوەی ناو بێنم ئەڵێن یەکێ لەوانە 2 ملیار دلاری دەستی بەسەرا گیراوە لەلایەن ئەمریکەکانەوە کوردە عەرەبە شیعە ئەنە عەرەبە لە بەغدا لێرەنا ئەوە ئەڕوات و ئەمریکەکانیش پشتی ئەگرن و ئەبێش بڕوا هەتا ئەو کاتی ئەچێتە کۆشکی سپی بێتەوە وەکو کوردی تێدا گەندەڵ لیستی گەندەڵکارەکان ئەگەر تیاتی بێگومان بەڵام ئەوانن کە زۆر کەمن بۆچی چونکە ئەوەی کەوا لەوێ بۆ زیاتر پەیوەندی بە ناوەڕاست و باشووری عێراقەوە هەیە کورتیش زۆر دەسەڵاتدار نەبووە لە ئەو ناوچەیە مەگەر یەکێک خوا سەری لێ شێوان دەبێ و خۆی خلیسکابێ و خۆی تێفڕێدا بێت و ئێستا توش بوو بێت سوپاس دەکەین بەڕێز مامۆستا شیروان شەمێرانی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس واوکارانم خواتان لەگەڵ